هەدیە و دیاری خوا پەیوەست نییە بە پلەبەرزی ئیمانی کەسێکەوە. ئەو هەدیەیە خوای گەورە بیەوێ دەیدا بە هەر کەسێک کە خۆی مەبەستێتی. یعنی وا مەزانە بڵێ وەڵای من ئەولیا ئوڵڵا نیم، یعنی خوای تۆ بڵێ کارێکی وان بۆ بکە کە بەڕاستی جێگەی سەر سوڵمان بێ. بەڵێ کاتێکەوە فەزلی خوای پەروەردگارە دیاری خوای گەورەیە بە هەر کەسێک بیەوێ دەیبەخشێ بەو کەسە تایبەتە. خوای پەروەردگار هەندێک هەدیە و دیاری تایبەتی خۆی هەیە دەیدا بە هەندێک لە بەندەکانی. جا ئەوە جار هەیە ئەی بەخشێ لە فەزلی خۆی بە کەسانێک کە پلەکەیان بەرزترە نزمترە لە کەسێک لە چاو ئەوە پلەی ئیمانەکەی بەهێزترە بەرزترە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلکەهفە لە ئایەتی 68 دەفەرمێ کاتێک خوای پەروەردگار هەندێک دیاری تایبەتی دابوو بە خەضر بە عەبدە ساڵحەکان نەیدابوو بە موسا کە پێغەمبەر موسا عەلەیهی سەلام لە ڕووی ئیمانیەوە لە ڕووی پلە و پایە و نزیکی لە خوای پەروەردگارەوە زۆر باڵاترە لە خضر، ئەوەی کە لە کوردەواریە پێڵەن خدری زیندە. چونکە بە پێی بەڵگەی ئایەتی 68 سوورەتی ئەلکەهف دەفەرمێ وەکەیفە تەصبیڕ عەلی ما لەم تحیط به خبرا، چۆن ئارام دەگری لەسەر شتێک کەوا من زانیاریم دەربارەی هەیە بەڵام ئەو زانیاریە تایبەتە ئەی موسا لە لای تۆ نییە. فوجدا عبدا من عبادنا آتيناه رحمة من عندنا وعلمناه من لدنا علما. لسورة الكهف آياتي 65 دەفەرمێ عبدێک لە بەندەکانی ئێمە بەندەیەک لە بەندەکانی ئێمە کە ئاتەیناه ڕەحمەتە من عندنا بەشێک لە ڕەحمەتی تایبەتی خۆمان داویە، یعنی هەمە هەدیە و دیاری خوایە تایبەت درابوو بە خضر بەو عەبدە ساڵحە. وعلمناه من لدنا، ئەمە بەس بە مەکتەب فێر نەبوو بوو، ئەمە بە قۆناغبەندی فێر نەبوو بوو، ئەمە بە زانست و زانیاری وەرگرتن فێر نەبوو بوو، عیلمێکی تایبەتی پێدەوتێ عیلمی لەدونی دیاری تایبەتی خوای گەورە بوو، هەندێک زانیاری تایبەت درابوو بە خضر کە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بەو پلە بەرزی خۆیەوە ئەو زانستەی پێ نەبوو.